سواز بەخوا لە هەنێ زانکۆی زۆ بەرزی عالەمیش خوێندومانە باشە یعنی علمێکی باشمان هێناوەتەوە یەکێکیان لەبەر دەرگاکە داناوە بە منەڵێ گێرە شێوێن ئێمە چەند جارێکە کۆبووینەتەوە 5 بۆ 6 جار ئێمە گردبوونەوەمان کردووە لە بەردەم وەزارەتە داوای مافی خۆمانەکەین داوای مافێکی حەقیقیە شەهادەیەکمان هێناوەتەوە شەهادەیەکی ڕاستیە بە پێی یاساکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە یەکسانکردنەوەی بڕوانامەمان کردووە یعنی ئەو شەهادانەی کە ئێمە هێنامانەوە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ شەهادەکانی هەولێرە بەڵکو ئێمە لە سواز بەخوا لە هەنێ زانکۆی زۆ بەرزی عالەمیش خوێندومانە باشە یعنی علمێکی باشمان هێناوەتەوە ئەمانەوەی خزمەتی و خەڵکۆ و شعبەی خۆمان بکەین باشە دکتۆر دەمێ بزانم کۆتا قسەی وەزارەتی تەندروستی چێ بۆیەوە بەس بەڕێکردنە هیچ بەڵێنێکیان پێ ناوین تەنیا ئەوەیە ئەڵێن ئیشەکانتان بۆ ئەوکەین چەند مانگێکی زۆرە ئێمە بە هەمان شێواز ئەوە بەڕێیەکەن بێ ئەوەی هیچ وعدێکمان پێبن زۆر باشە دکتۆر ئالان وەکو نوێنەری دەرتوانی پزیشکی دەرچوانی دانەمەزراو دەمێت بزانم جەنابەت زۆر جار هەوڵ دەدەیت کە چێ ژوورەوە قسە لەگە وەزیر دەکەیت بزانم ئەو جارە چێ لای وەزیر وڵات تازەترین بڕیار تازەتریانی من نازانم پێ بڵێم چی یانی سا من ڕۆیشتمەتە ژوورەوە کە بڕۆم قسەیان لەگەڵاکەم کاکە 50 دکتۆری کوڕ گەنج یە وڵاتە یعنی هاتوون بۆ بەردەم وەزارەکەتان لە دوای 2 ساڵ چەندین خۆپیشاندان کورە لە دوای دەیان و نازانم هەزارا کۆبوونەوە ینی دەیان کۆبوونەوە هاتوین داواکارەکەیان دووبارە بزان ئیشەکەمان گەشتەوە بەکوێ یەکێکیان لەبەر دەرگاکە داناوە بە منەڵێ گێرە شێوێن هەن پێمەڵە تۆ گێرە شێوێنی بەجلێکی مەدەنیەوە یعنی بە نوێنەری پەنجانی بە من وەکو دکتۆر ئەمە جگەر لە ماوەکانی ڕابردویان بەخۆیان لێمان دراوە هەڕەشەشمان لە وەزارەتە لێکراوە بەڵام میتر چاوەڕوان کراوە بۆ ئێمە کە لیستی ناوەکان ئێمە جاکرێتەوە لەمان کات دەبڕە لیستی ناوی سووری و لوبنانەکان بەرز کاتەوە بۆ ئیشکا باشە دکتۆران لە ماوە ڕابردوو وەزیر تەندروستی بەڵێنی بێوەدا بەڵێ ئێستا قسەی چیە لەسەرەوە هیچ قسێک تەواو یانی هەموو پەیوەندێکی لەگەڵ پزیشکانێکی دەری وڵاتە دابڕاندووە واتە ئیتر ینی پلانەکەی ئەوەیە تا ئەم پزیشکانە بێیواکە نەتوانێت لە هیچ نەخۆشخانێکی تریا لە دوای 20 ساڵ بە پلانی و بە بڕیارێکی میزاجیە ینی تۆ چ 50 نەفر لە 800 نەفر دەربێنی بڕیارێکی میزاجیە کاکە ئەزانی چۆنە هاوڕێجان ینی بەڕێوەبردننی وەزارەتیان هەدایرێک بە قانون نەکرێ بڕێ من باسی عێراق بووەکە مەسەڵەن ئێمە پێمان وایە لەوێ قانون نییە ینی ئەم مانگی پێشووە کتابێکیان بەرزکەوە وەزیر ئەڵێ بەپێی قانونی ئەوە ئێمە هەستان بە بەرزکردنەوەی کتابێک بۆ دەرچوانی ناوخۆی خۆمان لەگەڵەوانەی خارجی کە داڵدیشادیان کردووە فەرموو بۆ مەسەڵەن ئەنجومەنی وەزیران مە بەپێی قانون ئەمەیەکە واتە وەزیری مەسەڵەن وەزیرێک ناتوانێت تۆ هەر لە خۆ 50 دەربێنێ یعنی ئەو 50 ناوە ئێوە بەبێ یاسا دەراتوە هەر نایاساییە هیچ یاسایەک نییە ینی ناقانونیە ینی باشە دکتۆر بیانووی دەرهێنانی ئەو ناوانە چییە؟ بیانەکەیان بەڵێ گەورەترین تاوانی ئەمانە گەورەترین بیانویان گەورەترین یانیتر ئەمانە نازانم پێ بڵێن بیانوو گەورەتریان 180 ئەمانە بەدەنگێکی بەر 180 ئەمانە خەڵکی سلەیمانی تەواو نقطە سەری دێر ئەوەی تر نایەکسانیە ناقانونیە تاوانبار نەبێت تاین نەکرێ نەبێ لە جاتیەوە هەڵگری ڕەگەزامی بیانی لەم شارە بەرزکرێتەوە بەڵام ئەوە بەرز نەکرێتەوە ئەوە تر ئەوە هەموو ئەوە کۆتایەکەی ئەوەتانی ئەوە کارەکەی